بەڵێ ئازیزان ئافرەتان لە تەنیشت پیاواندا نیمەی کۆمەلگا پێک دەهێنن و کاریگەریەکی باشان لەسەر ئاراستەکردنی کۆمەلگادا هەیە. هەر لە خێزانەکەیەوە ئافرەت دەست پێ دەکات کە خێزانەکەی وشار دەکات، پەروەردە دەکاتەوە، ئاراستەی دەکات، پاشانیش بۆ کۆمەلگا سەر دەکێشێت. و زۆرن ئەو خاتونانەی کە لە کۆمەلگادا دەرکەوتون و هەروەها پێشنگن لە وشارکردنەوەی تاکانی کۆمەلگا و لە سەردەمی پێغەمبەرشدا درودی خوای لەبێت خێزانی پێغەمبەر خەدیجە و عایشە و کچەکەیشی فاتیمە ئافرەتانی دیاری ناو کۆمەلگا بوون. قسە باز لەسەر ئەوە دەکەین کە بزانین ئایا چۆن بتوانین کاریگەریمان لەسەر کۆمەلگا هەبێت لە وشارکردنەوەی کۆمەلگا و ئاراستەکردنی کۆمەلگا و بزانین چۆن بتوانین ببینە پێشنگ لە خێزانەکەی خۆمانە دەست پێ بکەین دواتر بۆ ئەوەی کۆمەلگا وشار بکەینەوە. گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەم بە میوانداری شنۆ عەبدوڵڵا چالاکوانی مافەکانی ئافرەتان کە لە ستۆدیۆ لەگەڵمدا. زۆر بەخێر خاتوشنۆ. سپاس بەڕێزم. خاتوشنۆ بالەوە دەست پێ بکەم زانم ئایا کاریگەری ئافرەت لەناو کۆمەلگادا چۆن ڕۆڵ ئەبینێت؟ بەڵێ بەنای خۆی گەورەی میهرەبان سپاس دەکەم خاتولێنیان بۆ کەناڵی ئەسمانی پێم. خۆی بابەتەکە لەسەر هۆشیارکردنەوەی با بڵێن کۆمەلگا هۆشیارکردنەوەی بڵێن ئافرەتان چ ڕۆڵێک و کاریگەریەکیان هەیە. ئێمە گەر قسە لەسەر هۆشیاری بکەین نتوانین بڵێن کەرەستەیەکی بنەڕەتی پێشکەوتنە لە هەموو کۆمەلگایەکدا. ئەگەر بێت و با بڵێن ئەم پێشکەوتنە نەبێت، ئەگەر بێت و ئەم هۆشیاریە لە ناو کۆمەلگایە بوونی نەبێت ئەو کۆمەلگەیە دائەڕمێ. بە تایبەتی ئەگەر ئافرەتان بە شێوەیەکی وازەحی و بە شێوەیەکی ڕوون هۆشیارتر نەبن لە ناو کۆمەلگایە ئەتوانن بڵێن بۆنەوەکانیان بۆ ئەو جیلەی کە دێتە پێش بڕاستی کارەسات ئەخڵقێنێ. ئەوە ئێمە ئافرەتانین کە ئەتوانین ئەو هۆشیاریە یعنی پێوەرکەین بەوەی کە پێشکەشی ئەو کۆمەلگەی بکەین. ئەگەر هەر کۆمەلگەیە هۆشیاریتیان نەبێت بەڕاستی ئەو کۆمەلگەیە خراپ بێ. هەر کۆمەلگەیەکیش هۆشیاریتیا بێ وات لێ ئەکا کە دەست نەبێ بۆ هەندێک بابەت. بۆ نمونە ئەگەر هۆشیاری لە کۆمەلگاکانە هەبێت تۆ کەسێکی باش ئەبی، تۆ کەسێکی ڕوو لەخوا ئەبی، کەسێکی تاوان ناکەی. بۆ نمونە کەسێکی پرفێکتی لەنا ئەم کۆمەلگەیە خەڵک ڕاوێژت پێ ئەکا واتە بە هەموو جۆرەکانی کەسێکی زۆر باش و زۆر یعنی نۆرماڵ ئەبی لەوەی کە بتوانی کە ئاراستەیەکی باشە دەبێ بە خودی کۆمەلگا. و ئەگەر بینە سەر ئەوەی کە ئایا ئافرەت ئەتوانێت ڕۆڵ و کاریگەری هەبێ، بەڵێ ئافرەت ئەتوانێت ڕۆڵ و کاریگەری هەبێ لە ناو کۆمەلگا بۆ هوشیارکردنەوەی تاکی ناو خێزان و دواتریش کۆمەلگا. چکە تۆ نەوەیەک پەروەردە ئەکەی. مەسەڵەن ئافرەتی ئەگەر 2 منداڵی هەبێ 3 منداڵی هەبێ ئەم 3 منداڵە ئەگەر بە شێوەیەکی باش پەروەردە بکە، ئەگەر هۆشیاریان بکاتەوە دواتر ئەو منداڵانەی وای یعنی پێشکەشی کۆمەلگەی ئەکا. ئەمە وا ئەکا کە کەسێکی تەندروست یعنی بەرهەم بهێنرێ. ئێمە نمونەمان زۆرە وەک جەنابەت باست کرد لە سەرەتاوە. نمونەی حەزرەتی با بڵێن خەدیجەمان هەیە کاتێک کە هاوسەرگیری لەگەڵ پێغەمبەری خوددایە کرد یەکەم کەس بوو بڕوای پێهێنا بە پێغەمبەری خوددا. ئەمە هۆشیاریە. وای کرد ئەم ئافرەتە لە ناو مەککەیە ئیسلامی بڵاو کردەوە. هۆشیاری دا بە ئافرەتانی لە خۆی کۆ کردەوە، فێری دینی کردن، فێری ئەخلاقی کردن، فێری ئادابی جوانی کردن. واتە هەموو ئافرەتانی مەکەی کۆ کردەوە کە کەسێک هەیە پەیامبەرتانە کە ناوی پێغەمبەرە کە محەممەدە سەلامی خوای لەسەر بێ. ئەمە زۆر گرنگە. تۆ بتانی لە سەردەمێکە کە ئێمە باسی 1400 ساڵ لەمە پێشەکەین ئافرەتێکی پێشەنگ ئێستا بۆ ئێمە هەیە. ئێمە شانازی پێوە ئەەکەین کاڵێن بەم جۆرەیە و ئاوهای کردو و هاوکاری پێغەمبەری خوا بوو و لەگەڵیشیە لەگەڵ پێغەمبەری خوایە هەردووکیان توانیان ئەمە بکەن. واتە نە بە ئافرەت ئەتوانرێ بکرێت نە بە پیاو، بەڵام پێوەری ئافرەت زیاترە بۆ هۆشیاری وەک لەوەی لە پیاو. چونکە ئەم قسەیەک هەیە ئەوترێ ئەگەر ئافرەت هۆشیار بێ ئەو کۆمەلگەی هەمووی هۆشیارە بێ لەبەرەوەی ئەوەی کە هێتی ئەی بەخشێ، بەڵام پێ ئەوەی کە هێتی تەنها بۆ خودی خۆیەتی. بۆیە ئەم خاڵە زۆر گرنگە. ئێمە بێ زیاتر تەرکیزمان لەسەر ئافرەتان بێ بە هۆشیارکردنەوەی تاکەکانی خێزان و کۆمەلگا. زۆر باشە باسی سەردەمی پێغەمبەر کرد و دیخوا لەبێ بە لەوە دەست پێ بکەین چێنە ناو قوڵایەکەوە. ئایا تا چەندێک گرنگە ئافرەتان لایەنی ئەدینیان پتۆ بکەن بۆ ئەوەی هوشیاریان زیاتر بێت؟ خۆی گرنگە ئێمە کاتێک کە باسی لایەنە دینیەکە ئەکەین ئەم هۆشیاریە پەیوەستە بە دینەوە. ئەگەر تۆ لە دینی بچڕی کەواتە هۆشیاریەکە بە شێوەیەکی نۆرمال و ئەکتیڤ نابێ. بۆ نمونە ئێمە مسەلەمەمان هەیە کە خێزانی پێغەمبەر بوو ئەویش لە بەڵێن نامەی حودەیبیە کاتێک کە
کافرەکان لە مەکە پێغەمبەری خۆیان یعنی عەزیەتدا لە دوای ئەو بەڵێن نامێ وتیان نابێ ئەم ساڵ بێنە مەکە و عەمرەش بکەن. ئەمە سەحابەکان پێیان ناخۆش بوو کاتێک کە پێغەمبەری خوا پێی فەرموون تشتێکی ئاوا هەیە وتی تا ساڵی ئایندە نابێ ئەمە بکەن. وتی پێغەمبەری خوا پێی فەرموون بە سەحابەکان کە ئەبێ لە جیاتی ئەوەی کە ئەم عەزیەتیان ناوین کافرەکانی بڵێن ناو مەکە سەرتان بتاشن و بچن حیوان بکەن بەخێر بۆ ئەوی کە یعنی وەزعەکە ئەهوان بێتەوە. ئەڵێ هەندێک لە سەحابەکان ئەمەشیان پێ قبوڵ نەبوو لە بێتاقەتی و لە ناڕەحەتیە بۆی پێغەمبەری خوا چی کرد؟ چوو ڕاوێژ بۆ ئەم سەلەمە کرد بۆی گێڕاوەتی شتێکی ئاوا هەیە زۆر نیگەرانن سەحابەکان. ئەم سەلەمە خشتێکی بۆ داناوتی ئەی پێغەمبەری خوا تۆ توانی یەک شت بکەی ئەتوانی بە سەحابەکان بڵێ خۆت بەکردەوە سرت بتاشە و حیوان بکە بە خێر ئەنجا ئەوانیش لە دوای تۆ ئەمە ئەکەنەوە. پێغەمبەری خوا ئەمەی بەهەند وەرگرت چوو لەناو سەحابەکانە سەری خۆی تاشی و حیوانەکەی کرد بە خێر دواتر ئەوانیش هەمیان کردیان. مەبەست لەم چیرۆکە چییە ئەم بەسەراتە ئەوەیە کە ئافرەتێک ڕێنمایی پێغەمبەری خوای کرد خۆی یعنی نەی ئەزانی چۆن ئەم کێشەیە هەل بکە بەڵام خێزانەکەی خۆی کە ئافرەتە ئەمەی پێدا کە ئەمە هوشیاریە یعنی هوشیارێکی دینیە کە تۆ بتوانی ڕێنمایی پێغەمبەری خوا بکەیت کە ئەمە بۆ تۆ گرنگترە هەتا خۆت ئەم بابەتەنەکەی ئەوانی تر نایەنە ژێربەر. بۆیە زۆر گرنگە ئێمە لە قەزەی دینە حتا سیرکە لە مێژووە لە دوای کەیتر دوای تابعین و تابعین و دوای هەتا ئێمە ئێستا لەسەر پەروەردەبین لەسەر ئەو دینە سەیری سەدەکانی پێشووتر کە سەدەی 20 ئێمە چێمان هەیە حەبسەخانی نەقیبمان هەیە. حەبسەخانی نەقیب ئافرەتێک بۆ بەجلی کوردی و بە چەفتە و بە لەچک و ئەوە لەو سەردەمەیە لە ساڵی 1920 تۆ بچی ئافرەت کۆکەیتەوە کچان ماڵ و ماڵ لە دەرگابی کە بڵێ من قوتابخانەیەکم هەیە ئەبێ کچەکانتان بێن لێرە فێری خوێندن و خوێندەواری بن. ئەمە گرنگە بۆ سەردەمێکە ئەمە نەبووە بۆ سەردەمێکە هەر کەسێک بچوایەتە خوێندن کچ بنێردرایەتە خوێندن لۆمەی ئەکرا. کچەکەی مفتی پێنجێنی لە شاری پێنجۆن کە ئێستاش ماوە باز لەو سەردەمە ئاکا کە ئەڵێ حتا بە شعریشەوە ئێڵێ کاڵێ ئەو کاتە کە من باوکم بردمی بۆ قوتابخانەکەی خۆی کە دەرسی پێ ئەلفوبای کوردی فێر ئەکردم خەڵک لەمەی باوکمیان کرد وتیانەوە تۆ چی ئەەکەی کارەساتە ئەگەر کچ فێری خوێندن ببێ. لەبەرەوە وشیاری لەوە دەست پێکا کە تۆ پەیوەستبی بە دینەوە ئەنجا ئەتوانی کۆمەڵگەیەکی هوشیار و کۆمەڵگەیەکی تۆکمە بەرهەم بهێنی. زۆر باشە تا چەندێک چواردەور کاریگەری هەیە لەوەی کە ئافرەت وشار بێتەوە هاوکار بێت لەوەی کە ئافرەتان بکرێنەوە وشار ببنەوە. بەڵێ خۆی گرنگە ینی چواردەوریش ئەو گرنگی هەیە. مەسەڵەن ئافرەت کاتێک کە لە ناو خێزانەکەی خۆیە ئافرەتێکی تۆکمەیە ئافرەتێکە باڵا دەستە هەموو ئافرەتێ لە ناو خێزانەکەی خۆیە لە دوای پیاو کە پیا و قەوامەیەکی هەیە ئافرەتەوە تا دایکەکەی ئەم دایکە ئەتوانێت سەرپەرشتی ماڵ بکە سەرپەرشتی مناڵەکان بکە بۆ نمونە سەرپەرشتی ئەنی میوانداری و خێزان و دەور و بەر و هەموو ئەمانە لە ئەستۆیاتی ئەمە ینی کارێکی هەروە گۆترە نییە لەنیا خان زۆر قورسە و زۆریش گرنگە بۆژن یعنی ئیشی سەرەکیەتی کە یەکێک لە هەرە گرنگەکان ئەوەیە کە تۆ سەرپەرشتیاری ماڵ بکەی حتا پیاوان کە ئەو دەخلی کە مانگانە ئەیەن بە ئافرەت مهمە ئەم ئافرەتە ئەتوانێت بە هوشیاری خۆی ئەتوانێت مەسەلەن بۆنە 500,000 هەیە ئەو مانگە بەشی بکە مەسەلەن بۆ کارەبایە بۆ خەرجیە بۆ چزانم بۆ مناڵەکانە بۆ پێداویستی ناوماڵە هەموو ئەمە پلانی بۆ داعانێ. ئەمە گەر هوشیاری نەبێ ئافرەت ناتوانێت ئەمە بکە بەڵام پیاوێک ئەتوانێت سەرپەرشتی ماڵ بکە و بەم جۆرە ئەوەی کە ئێوێتی لەگەڵ مناڵەکانە نە ئەوەی کە بەژن ئەکرێت بە پیاو ناکرێ. هەندێک حاڵەتمان هەیە بۆ منە ئێمە لەسەر ینی ڕۆڵ و کاریگەری ئافرەت چییە لەوەی کە بتوان ئەڵێ چۆن ئەڵێ دیدگایەکی جیاوازیان هەیە ئافرەت و پیاو هەردووکیان بۆ کۆمەڵگە گرنگن بۆ ڕۆشنبیری ناو کۆمەڵگەش گرنگن بەڵام لە دیدگایەکی جیاوازە ئێمە قسە لەسەر ئەم بابەتە ئاکەین بمانێ نەمانێ ئافرەت و پیا و جیاوازیان هەیە بە ئەوەی کە پیاوان بڵێن ئافرەتان زیاتر هۆشیاریان هەیە ینی هۆشیاری زیرەکی با بڵێن زیرەکی سۆزداریان هەیە بەڵام پیاوان زیرەکی شیکاریان هەیە ئەم شیکاریەوە ئەکا تەنها بەداتا و بەڕوونکردنەوە و بۆ بابەتانە ئیشی لەسەر بکە بەڵام ئافرەت خاوەنی زیرەکێکی سۆزداریە ئەم زیرەکی سۆزداری شۆڕ ئەبێتەوە بۆ ناو خێزان بۆ ناو کۆمەڵگە ئەگەر بێت و ئەمە هەردووکیان خاڵی بن بۆ نمونە سۆزداری خاڵی بێ لە کۆمەڵگەیە و زیرەکی شیکاریش خاڵی بێ لە ناو کۆمەڵگەیە یعنی کۆمەڵگە بە عقارێکی خراپە ئەڕۆ بۆیە بە هەردووکیان
گرنگە ئەم زیرەکی شیکاری و زیرەکی سۆزداریە پێکەوە تاوکەری یەکتر بن بۆ ئەوی کە بتوانن کۆمەڵگەیەکی پتە و خێزانێکی پتە و هۆشیاریەکی باش و کاریگەریان هەبێ لەسەر کۆمەڵ. زۆر باشە خاتوشنەوە کاتێک کە دایکێک هۆشیارە لە هەموو ڕوویەکەوە هۆشیارێکی باشی هەیە و ئاگادارە لە کۆمەڵگادا کچێکی هەیە چۆن بتوانێت یاخود چه هەنگاوە بگرێتە بەر بۆ ئەوەی ئەو هۆشیارێکە خۆی هەیەی بە هەمان شێوە بۆ کچێکی خۆشی بگوازێتەوە. ئەگەر ئافرەت بۆ خۆی هۆشیاری نەبێت ئەگەر ئافرەت بۆ خۆی داوای مافەکانی خۆی نەکە یەکێ لە خاڵە هەرە گرنگەکان ئەوەیە کە نوێنەراتی ڕاستەقینەی خۆی بکە ئافرەت کە خۆی هۆشیار بکاتەوە لە مافەکانی خۆی. ئێمە پێوەرێکمان هەیە ئەڵێ پێویستە ئافرەت بۆ مافەکانی خۆی هەوڵ بدە. سیرکە لە هەرێمی کوردستانە چۆنە زوڵمکردن لە ئافرەت چەسانەوەی ئافرەت یەکێکە لەو کارانەی کە ئافرەتانی بڵێن لە هەرێمی کوردستان ڕێکخراوەکان بە شێوەیەکی ئەکتیڤ نەیانتوانیوە ڕۆڵ و کاریگەری خۆیان هەبێ زیاتر هۆشیار بن بۆ ئەوەی کە بتوانن ئەم توندوتیژیانە بەرامبەر بە ژنان ڕابگرن. چکە ئەوترێ لە هەر کۆمەڵگەیەکە توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان ڕانەگیرە ئەو دەسەڵاتە زوڵم و ستەمیشی بەرامبەر بە هاوڵاتەکانی خۆی ڕناگرێ کەواتە گرنگە ئێمە بۆ خۆمان سەرەتا هۆشیاری لەناو خۆمانە بەرجەستە بکەین وەکو ئافرەت وەکو ئاخر زۆر جاردن گەیستا بینەر پێمان بڵێ جا باشە ئێمە هەندێک ئافرەتمان هەیە چی بکە ینی ناتوانێت ئەوە بکە با ئەتوانێ تۆی ئافرەت ئەتوانی ئەگەر ژنی ماڵەوەی ئەگەر ژنی دەرەوەی ئەگەر مامۆستایی ئەگەر هەر شتێکی لەم کۆمەڵگەیە کە پێگەیەکت هەیە کە شوێنێکت دیاری کردووە حتا لە نێو ماڵەکەی خۆتا من پێ دەڵم ئافرەتانێک کە لە ماڵە و ئیش ئەگەن پیانۆ درێژنی ماڵ زۆر ئەرکیان قورسترە لەوەی کە بۆ نمونە بە بەراورد لەگەڵ کەسێکی ترە بۆ لە بڕەوەی هەموو پێوەرەکانی هەیە. مەسەلەن ئێمە ئافرەتمان هەیە چی ئەکات ئافرەتمان هەیە کۆمەڵ ناسە ئافرەتمان هەیە پارێزەرە ئافرەتمان هەیە نێرسە یا دکتۆرەیە بۆ نمونە ئەچێت لە شوێنێکە بەس ئەو ئیشە ئاکا دەتوەرە ئافرەتێکی ماڵەوە کە دایکە هەم دکتۆرەیە هەم نێرسە هەم توێژەری کۆمەڵایەتی هەم بەخێوکەری مناڵەکانیەتی باشە هەموو شتێکی ئەو ماڵێ کاتە یەک ئەرکی نییە بەڵکو چەندەها ئەرکی هەیە کە ئەمەش لە دیدگای خۆی و لە بۆچوونی خۆی و بە هۆشیارکردنەوەی خۆی ئەتوانێت مەسەلەن نەخوێنەوارە ئەتوانێت گوێ لە ڕادیۆ بگرێ ینی ئەوەندە دنیا پێشکەوتووە فەیسبوکەکە بۆ نمونە مۆبایلەکە فەیسبوکی هەیە ئەتوانێت سە نەخوێنەوارەکانیش بۆ نمونە ئەتوانن سەیری مۆبایلەکەی خۆیان بکەن زۆر شتێکی ئاسایی و هیچ هینێکیتیانە ئەمە هۆشیارکردنەوەی بەس نەک بەشتی لاوەکی تۆ هەر خەریک بی یعنی شتێک کە سوودی نەبێ نە بۆ خۆت مناڵت ئیهمالکەی مەسەلەن خۆت ئیهمالکەی مێردت ئیهمالکەی ماڵت ئیهمالکەی دەور و بەرەکەت ینی ئیهمالکەی ئەمانە کاریگەری خراپیانە بێ دواتر تۆ نازانێ مناڵانە گەورە بن ئەگەر بۆ نمونە کچێکت هەیە سەرەتا باست کرد ئەم کچە پەیوەستە بە دایکەوە ئەگەر دایک ناتوانێت هۆشیارێکی باشی بێ ببەخشێ ئەوەی کە لە خۆیان بەرجەستەی نەکە بەڕاستی ناتوانانی بگوازێتەوە بۆ مناڵەکانی ئەگەر نەگوازرا بۆ مناڵەکانیشی دواتر کۆمەڵگە زەرمەندی یەکەمەتیایە. زۆر باشە چۆن بتوانین لەم بابەتە چاولێکەری بە شێوازێکی باش وەربگرین من ئافرەتێک لەناو ئافرەتانە زۆر باوە کە چاولێکەری ئەکەن لە زۆر بابەتە بەڵام لەمەیە بتوانین چاولێکەری بە شێوازێکی باش وەربگرین و کە چاولە کەسانێک بکەین کە وشیارن و هەوڵیان داوەکە وشاری ناو کۆمەڵگە و خێزانێکی خۆیاندا بڵاوکەن و ئێمەش بە هەمان شێوە بین. ئێمە ئەتوانین وەکو لە سەردا باسم کرد پەیوەست بین بە دینەوە ئێمە ئەتوانین چاو بکەین لەو ئافرەتانی کە لە سەردەمی پێغەمبەری خوا چەند شتی گرنگیان کردووە. باشە وتمان عیشە حەزرەتی با بڵێن خەدیجە ئەوەی کردو و دواتر تاجرێکی زۆر گەورە بووە دەسێری کە ئێستا ئافرەتان هەمانە تاجرە هەمانە ئیشی دەستەکە هەمانە ینی هەر سیرکە لە فەیسبوک و لەوانە چەند شتی جوان ئەکەن ئافرەت ئەمە چاولێکەریە ئەمە شتێکی باشە تۆ بتانی بە ئاراستەیەکە بیبەی بە شتە ئەکتیڤەکەی نەک ئەوەی کە نەرێنی بێت تۆ چاو لە کەسێک بکەیت ئێمە پێشینەمان هەیە ئەم پێشینەیە وامان لێ ئەکا کە سوود وەربگرین بۆ تۆکمەکردنی ژیانی خۆمان بۆ ڕۆشنبیرکردنی ژیانی خۆمان لەوەی کە ئێمە چۆن بتوانین ئەم کارانە ئەنجام بدەین کاتێکە سەیری حەزرەتی عایشە ئەکەین ژیانی لە دوای ئەبو هورەیرە دووەم کەسە باشە کە فەرمودەکانی ئیشی لەسەر ئەکرێ پێغەمبەری خوا ڕاوێژی پێکردو حتا ئەو کە ئێستا 2000 و ڕەنگە بڵێن 500 زیاتر فەرمودەی هەیە فەرمودەی باشی هەیە کە لە پێغەمبەری خواوە با بڵێن بۆی ماوەتەوە کە ئیشی لەسەر ئەکرێەوە تاوەکو ئێستاژ ئێمە سوود لەم فەرمودانە وەرەگرین حەزرەتی عایشە ئافرەتێکی چۆن ئەڵێ لەو سەردەمی مەکە ئافرەتێکی جوان بووە ئافرەتێکی وردی لە بووە ئافرەتێک بووە حەزی بە جوانی بووە حەزی بەوە بووە کە ئەها پێی بوو ترێت و ئافرەتێکی جوانی هەرچەند
کاتە پەچەی کردوانی نەبینراوە بەڵام بەپی ئەو فەرمودانەی کە بڵین دراسە کراون حەزرەتی عایشە بەم جۆرە بۆ حەزی بەوە هەبوو ئێستا ئێمە ئەتوانین وەکو بڵین گەنجان کچانی گەنجان سوود لە ئەزمموی حەزرەتی عایشە وەربگرن کە ژیانی چۆن بوو و چۆن لەگەڵ پێغەمبەری خۆیان بوو و چۆن ئەدای ژیانی کردو وەکو ئافرەتێک وەکو هاوسەرێک وەکو کچێک کە بەڕاستی توانیوێتی لە مەکەیە کاریگەری هەبێ حتا کافرەکانی مەکەش بۆ نمونە سڵیان لێ کردوتەوە لە حەزرەتی عایشە بۆ لە بەڕۆی ئەوە کاریگەری هەبووە ئێمەمانەیە ئەمانە پێشەنگی ئێمە بن بۆ ئەوەی کە بتوانین چاویان لێ بکەین نەک لە شتە خراپەکانە بۆ نمونە ئێستا لە سەردەمی خۆمانە ئەگەر باسی بکەین ئەو شتانی کە زیاتر چاوی لێ ئەکرێت کە ئێمە تەمەنا ئەکەین ئەمانە نەمێنێت کچە مۆدێل و چوزانم ئەو شتانەی کە لە فەیسبوک و لە سۆشیال میدیایە کە ئافرەتان بۆ خۆیان عرض ئەکەن کە ئەوان تەنها ئەم دیوە ئەبینن نازانن کە برا باگراوندی ئەوانەتە پشتی ئەم ئافرەتانە هیچ مەهامێکی تریان نییە نەئەتوانن خێزان دروستکەن نەئەتوانن هاوسەرگیری بکەن نەئەتوانن مناڵێکیان هەبێ لە هینی ئەمەیە لەم ناڕەحەتی ژیانی خۆیانە لەم مەئساتەیە دێتە سەر فەیسبوک دێتە سەر سۆشیال میدیا عەرضی جسمی خۆی ئەکا تێگەی ئەمە وای کردووە کەنەوەکانمان کچەکانمان چاولێکەری بکەن ئەمە کارێکی باش نییە بۆیە بێ ئەم شتانە ڕابگیرێ ئەم شتانە ئیتر کۆتایی پێ بهێنرێ بەوەی کە بتوانین ئێمە وەکو ئافرەتان وەکو ڕێکخراوەکان وەکو ئەوەی کە پێی ئەوترێ ئێمە خۆمان ناوە با بڵێن کۆمەڵگەیەکی هوشیار کە لە ناو ڕێکخراوێکی هوشیارە ئیش ئەەکەین ئیش لەسەر ئەم بابەتانە بکەین بۆ ئەوەی کە کچەکانمان یا کوڕەکانمان بەلاڕێدا نەچن و نهێڵن کاریگەری ئەمانیان لەسەر ببێ ئەوەندەی کە بتوانین بە شێوازە باشکە کاریگەریان هەبێت زۆر باشەوەکو دەزانین کۆمەڵێک ڕێکخرا و دەستگا هەیە کە کار لەسەر ئافرەتان دەکەن و بۆی کە ئافرەتان وشارکەن تا چنێک ئەمانە سوودێکی باشە بە ئافرەتان گەیاندوو بۆ ئەوی وشار بنەوە چکە هەندێک دەستگای خود ڕێکخراو هەیە کە قسەی زۆری لەسەر ئەکرێت بەوەی کە وا ئەکەن کە ئافرەتان خۆیان بەسەر مردەکانیاندا زاڵ بکەن بۆ منە کێشەی خێزانی لە ئەکەوێتەوە تۆ چۆن لەم ڕێکخراوانە دەڕوانیت یا خۆت دواتایبەت ڕێکخراو ئیسلامیەکان چ دەستێکی باڵایان هەبووە لەوەی کە ئافرەتان وشار بکەنەوە من بە حکمی ئەوەی کە 25 ساڵە لە ناو ڕێکخراوێکی ئیسلامیە ئیشەکەم و دواتریش لە ناو ڕێکخراوەکانی ترە بە هەماهەنگی ئیشمان کردو کارمان کردو ئەبێ گوای ئەو ڕاستیە بم کە من بەڕاستی ناتوانم قسە لەسەر هەموو ڕێکخراوەکان بکەم بەڵام هەمویان خراپن چونکە ئیشمان کردو پێکەوە وەتا کۆنتاکتمان هەبووە لە مەسائیلی ژنانە لە مەسائیلی توندوتیژەکانە لە پەروەردەکردنە لە هۆشیارکردنەوەی کۆمەڵگەیە ئەمە حقیقەتێکە ئەتوانین لە ئەوپەڕی ئیسلامی تا ئەوپەڕی ئەلمانی پێکەوە توانی بێتمان ئیشێک لەسەر ئەم بابەتە بکەین کە بێش هۆشیارکردنەوەی کۆمەڵگەیە بە شێوە باشەکەی ئەمە خاڵێکە بەڵام بەداخۆ هەندێک ڕێکخراو هەن و تازەش دروست بوون ڕەنگە بڵێم چەند ساڵێکە دروست بوون ئیش لەسەر بەلا ڕێدابردنی کچان و کوڕانمان ئەکەن ئیش لەسەرەوەکەن کە کۆمەڵگەیەکی فاشیلمان هەبێت کە خێزان نەمێنێ باشە کە هاوسەرگیری نەمێنێ ڕێژەی تەلاق زیاد ببێ جیابوونەوە زیاد ببێ یعنی ئافرەت حساب بۆ هاوسەری نەکە ئافرەت حساب بۆ مناڵی مەکەن نەکان ڕاوێژ نەبێت لە نێوان ئەمانە یعنی هەر خێزانێک تۆکمە نەبوو ڕاوێژی تیانە بوو هۆشیاری تیانە بوو ئەو خێزانە پەرتەوازە ئەبێ زۆرمان هەیە لە ڕێکخراوانە بەڵام ئیشیشی لەسەر کراوە هەندێک لە ڕێکخراوەکان ینی ڕێکخراومان هەبووە ئیشی لەسەر بەدڕۆشتی کردو بۆ منە ئیشی لەسەر بابەتێکی زۆر خراپ کردو و حتا داشخراوە ڕێکخراوەکەی ئەمە جێی دەستخۆشیە بەڵام ئێمە ئەبێ زیاتر ئیش لەسەر ئەم بابەتانە بکەین چونکە ئەگەر بێت و بەریان پێ نەگرین ئەگەر بێت و هۆشیاریکی وامان نەبێ ئێمە وەکو ڕێکخراوەکان ئەو ڕێکخراوانە بە ئیسلامی و بەوانەشی کە ئەیانەوە ئیش لەسەر مەسائیلی ژنان بکەن و لەسەر هۆشیارکردنەوە ئەگەر بەریان پێ نەگرین بەڕاستی لە چەند ساڵی ئایندەیە ئەتوانم بڵێم کاریگەری خراپتریانە بێ لەسەر کۆمەڵگە بە حکمی ئەوەی ئێمە لە ناو ڕێکخراوێکی ئیسلامیان ئەتوانم شایدی ئەوە بدەم کە ڕێکخراوە ئیسلامیەکان بە تێگەڕاتوانیویانە ئیشی زۆر باش بکەن لەسەر هۆشیارکردنەوەی کۆمەڵگە ئێمە ڕێکخراوێکمانێ بنای ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان ماوەی 30 ساڵ 32 ساڵە دامەزراوە خۆبەخشە باشە هەموو ئەندامەکانی بە خۆبەخستی 2 ساڵە ئیشەکە ئەمە زۆر گرنگە یعنی لە دنیای ئێستایە هیچ کەسێک ناتوانێت بێ بەرامبەر کە پێی دەوترێ مادگەرایی ناتوانێت ئیش بکات ئیلا بەرامبەر نەبێ بەڵام ئێمە وەکو ئەم ڕێکخراوی خۆمان توانیمانە 32 ساڵە بە خۆبەخشانە ئیشەکانمان بکەین لە هۆشیارکردنەوەی کۆمەڵگە لە
پێکەوە نانی خێزان لە خێزانێکی تۆکمان لە ئەوەی کە بتوانین هاوسەرگیریەکی تەندروست بکەین و مناڵ کچان و کوڕامان هۆشیار کردوتەوە باشە و زۆر شتی ترمان کردووە کە دەرس و دەورمان هەیە ئادابەکان بۆ نمونە خوڕەوشت و ئادابی ئیسلامی فێرکراون هەموو ئەمانە گرنگن بۆ ئەم کۆمەڵگەیە ئەگەر بەڕاستی ئەمە ئیسلامیەکان یا قوتڕی خرای و خوشکان ئەمەی نەکردایە بەڕاستی کۆمەڵگە بە عقارێکی ترا ڕەنگە خراپتری ژانی هەنگاوی بنایە لەبەرەوە ئەمە لەم کۆمەڵگەیان ماوەتەوە و پەرەشی پێدراوە و زیاتریش ئێمە ئەمانەیە پەرەی پێ بدەین لە هەموو شوێنەکانە بۆی کە بتوانین نەوەکانمان لەسەر بابەتێک پەروەردە بکەین کە دواتر ئێمە کە خستمان ئەو کۆمەڵگە و شانازیان پێوە بکەین. باشە شنۆخان لایەنی ئیعلان ڕاگەیاندن چ کاریگەرێکی لەسەر وشارکردنەوەی ئافرەتان هەیە بۆ منە دەبین لە ئێستادا هەنە کەس گەورە ئەکرێت کە لەوانەیە شایستی ئەو گەورەکردنە نەبنەوە خۆش ئاماژت پێ کرد کە کچە مۆدێل و یاخود لە دراماکانە هەنێک کەس گەورە ئەکەنیان هەندێک بابەت لەژێر هەر ناونیشانێکا بێ کەسانە گەورەکەن کە لەوانەیە دوجار منداڵێکی کچ چاولم کەسە بکات یاخود هەرزەکارێک چاولم کەسە بکات کارگەرێکی خراپ لەسەر کۆمەڵگە دروست بکات تا چۆنێک پێویستە ئێمە کەسانێک گەورە بکەین وەکو ڕاگەاندن ئیعلام کە جێی شانازی بن و شایستە بن بۆ ئەوەی کە گەورە بکەین خۆی ڕاگەاندن و ئیعلام و بۆ منە سۆشیال میدیا کە ئێستا باوە ئەتوانم بڵێم کاریگەری باشی هەیە و کاریگەری خراپیشی هەیە ئێمە ئەتوانین کاتێک کە ئەمەی بەکاری ئێنین یعنی ئەمە شتێک نییە بڵێن من بەکاری ناهێنم و من واکەم من مۆبایلە پێم نییە و هەمومان لەم سەردەمەیە ئەم مۆبایلەمان پێ هەمومان بەکاری ئێنین دوجاریش مناڵەکانمان چاومان لەکەن بەڵام ئایا ئێمە چۆن ئەم هوشیاریە بەکاربێنین بۆ مناڵەکانمان کە بتوانن ئایا مۆبایل لە چ تەمەنێکا بەکاردێ ئایا بۆ نمونە ئەو ئەدەواتانەی کە تایبەتە بە مناڵان چۆن بەکاری بهێنن دایکان چۆن هوشیار بن بەوەی کە نەک تا بەیانی خەتەکەی ئیش بکە هەتا بەی نەزانە مناڵەکەی چیەکە بڕام کە دایکی وە هەبوو هاتەوە توێتی خەتەکەم لێ کوژاندۆتەوە کاتێک کە زانێتی من خەوتم چۆ کردوێتەوە یا بۆ نمونە ئەگری ئەڵێ هەتا ئەو کاتێک کە من ئەخۆم خەتەکە ئیش بکە تا بەیانی ناخوێ مناڵ ئێستا باشە کاتێککە هەڵەستێ سێرەی نیوەڕۆیە سعات 12 هەڵەستێ بۆ منە سعات 2 هەڵەستێ ڕۆژیان پێچوانەکرێتەوە هەمووی عکس بۆتەوە هەمووی عکس بۆتەوە بەڕاستی ئەمە زۆر کاریگەری خراپی هەیە بۆیە ئێمە پێویستە بە شێوازێکی ئەکتیف ئیشەکان بکەین و ناشبێت مەمنوعی بکەین لە مناڵەکانمان ئەمە خاڵێکی زۆر خەتەرە بانخوازێ شتێکی جوانی ود لە ماوەی وتی دایکێک پەیوەندی پێوە کردو وتوێتی ئەمەوێت مناڵەکەم وا لێ بکەم کە هەر ئایپاد و مۆبایل و ئەمانە بەکار نەهێنێ وتی پێم وتوە مناڵەکەت خواردنی باشە وتێتی بەڵێ وتومە خەوی باشە وتێتی بەڵێ لە کاتی خۆیان ئەخەوێ وتومە هەڵس و کەوتی باشە وتێتی عیبینی وتمە ئاگات لێتی لە ئایپاتەکەی چی تێتی بەڵێ ئێوتی کێشەی چی دقی چێکا بە ئەوە بەکاری بهێنێ بۆ شێوازێتی نە هەر ئەبێ هەر قەتعیکەم وتی تر هیچ هینەکەم نایپەی تەلەفۆنەکەم داخستە بەڵام دی بە هەند وەرم گر ڕقەمەکەی وەرگردووە 6 مانگ پەیوەندیم پێوە کردەوە وتم من فڵان کەسم و ئێستا مناڵەکە چۆنە وتی مامۆستا فێری جگەرە خواردن بووە وتمە بۆ وتوێتی لەبەر ئەوەی کەت بە تەواوەتی مەنعم لێ کرد بە قسەی تۆم نەکرد بە تەواوەتی ئایپاد و مۆبایل و هەموو شتەکانم لێ قەتع کرد چوە دەرەوە بۆ کۆڵان لەگەڵ ڕەفیقەکانی تووشی ئەوە بۆ فێری جگەرە کێشان کاتە هەموو شتە سنووری خۆی هەیە کەواتە هەموو شتێک سنووری خۆی مەبەستم ئەوێت تۆ ناتوانی بە تەواوەتی لە مناڵی قەتعەکەی بەڵام ئەتوانی بەرنامەی بۆ دانی بەڵام ئەتوانی سنوورێکی بۆ دانی کە لە سەعات ئەوەندە بۆ ئەوەندە و لەمە زیاتر یعنی سنووردارت کرد کارەکان بەرەو باشی ئەڕۆن ئەگەر سروندارت نەکرد تووشی کێشە ئەبێ هەر لەو مۆبایلەوە تووشی کێشە بێ لە بڕێمێ ئەتوانین ئەمە لایەنەکە بۆ مناڵەکانمان لایەنێکی تر کە ئێمەی خانمان یاخود کچە گەنجەکانمان چۆن بتوانن کاریگەری سۆشیال میدیا لەسەریان بێ ئەتوانن بەوەی کە شتی باشی تیاشتە باشەکانی لێ وەرگن ئێستا سۆشیال میدیا بەڕاستی بۆتە دەستگایەکی فراوان و ئێمە هەمومان ئەتوانین لە باشەکانە سوودی لێ وەربگرین هەتا بابەتی خێزانی بۆ منە بابەتی دروستکردنی خواردنی سامی بۆ بەوە ینی ئیشی دەستی و چزانم ئەم شتە جوانی خەیاتی و هەندێک دەورات و ئەمانە بەڕاستی ئەتوانم بڵێم کاریگەری زۆر باشی خۆی هەیە کە ئێمە بتوانین مناڵەکانمان لەسەر ئەوە پەروەردە بکەین کە سوود لەمانە وەربگرن لەگەڵ ئەوەشە ئەبێ ئەوەی کە باسم کرد پێشتر ئەمانی کە هاتوونەتە ئاراوە بوونەتە میکرۆ بۆ ئەم کۆمەڵگەی ئێمە بێ بەر بەمانە بگرین ئەمە بەکێ ئەکرێ ئەمە بە حکوومەت ئەکرێ ئەمە بە ڕێکخراوەکان ئەکرێ بە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەکرێ بە ژنان ئەکرێ بە هەموو چینی توێژەکان ئەتوانین بەر بەمە بگرین لەبەر ئێمە هەروە بە ئاسانی نەهاتووە پیشانی منوتۆی بەڵکو کەسێک لە پشتەوەیەتی بەڵکو بەرپرسێک لە پشتەوەیەتی کە سەیرەکەی ئەم کەسە هیچ شارەزایەکی نییە هیچ شتێک نازانێ
بڕوا بکە نە شەهادەی هەیە یعنی نە عەقڵێتی متەکاملی ئەوەی هەیە بەس چییە جەستەی خۆی عەرز ئەکا باشە ئەمەش بەلا ڕێدابردننی گەنجانمانە بۆیە پێویستە ئاگادار بین بەم شێوازە ئیش لەسەر ئەوە بکەین کە بە هەمومان بتوانین بە دایک بە باوک بە کۆمەلگا بە ڕێکخراوەکان باشتر و ئەکتیفتری کەین بۆی کۆمەلگەیەکی باشترمان هەبێ و مناڵەکانمان باشتر پەروەردە بکەین. دەست خۆش بێ زۆر سپاس دەکەم شنۆخان زۆر سپاس بۆتەکانە بە هێوای ئەوەی کە هەموو ئافرەتان هۆشیار بنەوە خێزانەکەیشیان هۆشیار بکەنەوە دواتریش کۆمەلگا هۆشیار بکەنەوە. زۆر سپاس بۆ شنۆ عەبدوڵڵا چالاکانی مافەکانی ئافرەتان کەم تەورە لەگەڵمانەوە.